نستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدًا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خۆشەویستە کانم مسلمانە بەڕێزەکان، ئێمە چەندێ لە دنیاە لەم ژیانەی کە تایە ئەژین هەوڵ بدەین ئەخلاقمان جوان بێ، ڕەوشتمان جوان بێ، هەوڵ بدەین قسەمان شیرین بێ، گفتارمان شیرین بێ، ئیلا تووشی کەسانێک ئەبین لە ژیانە پێچەوانەی قسەکانمان قسە ئەکەن، دژایەتیمان ئەکەن، جاری وا هەیە ئەگاتە دوژمنایەتیش، جاری وا هەیە محاولە ئەکا مینەی فورسەتێکەکە بۆ ئەوەی بداتە زەویە لە هەر فورسەتێک لە فورسەتەکان. ئەمە ژیانە و ژیان ئەم شتانەی تایە، حاڵاتێکە یعنی وەکو بڵێ بۆتە تەبیعی لە ژیانی دنیا. هەر لە کوڕەکانی ئادەم تەماشا ئەکەی لە بینی دوو کوڕی بوو، سەیرەکەی کوڕێکیان لەو شێوازەتانی، دژایەتی کوڕەکەی تریەکات بەڵکو لە ئەخیریشا کوشتیشی. ئەمە حاڵەتێکە لە ناو مرۆڤایەتیە هەیە. شاعری عرب ئەڵێ ليس يخلو المرء من ضد ولو حاول العزلة في رأس الجبل. ئەڵێ يعني مستحيلە لە دنیاە ئینسان دژی نەبێ، کەسێک نەبێ عەکسی ئەم بێژێ، حتى ئەگەر بڕۆیت گۆشەگیر بیبی لەسەری شاخێکیشە هەر کەسێکە دۆزیتەوە لەوێ دژایەتیت بکە. موقفی شەرعی صحیح کە ئینسانی مسلمان بیگرێتە بەر لەم حاڵەتە چییە؟ هەڵوێستت ئەبێت چۆن بێ لە حاڵەتێکە ئەگەر کەسێک ئاوا تووشی کەسێکی وا بووی، تۆ ئەبێت چی بکەی؟ ئایا ئەو چی کرد تۆش بۆ مقابلی ئەو یان زیاتر لە ئەو بکەی؟ جائیزە خۆ یەکێک ئەگەر بەرامبەرت شتێکی کرد تۆش وەکو ئەو ڕەدی بیتەوە، دروستە. بەڵام چاکتر چییە؟ جوانتر چییە؟ خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی فوسیلەتە ئاەتی 34 ئەفەرمێ ولا تستوی الحەسەنەة ولا السەیئە. هەرگیز چاکە و خراپە وەکو یەک نین، هەرگیز چاکە و خراپە وەکو یەک نین. ادفع بالتي هي أحسن. تۆ کامیان هەڵەبژێری؟ تۆ دائیمەن چاکە بەرامبەر بە خراپە بکە، کاتێک کەسێک خراپەت بەرامبەرەکە تۆ چاکە لە مقابلیا بنوێنە. ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة أو كسيكوا لبيني تو أو دجمنايتي هي كاتيا تو برامبر بتشاككاني أو خرابكاني أو هر شاكا أنويني لكتوبرك أو أغورس. إنسان هي زور عاقل وجيرة يكسر أغوري، يكسر هستي بي أكا، بلام هشا يكسر هستي بي ناك مدەیەکی گەرەکە، لەوانەیە چەند ڕۆژێک، لەوانەیە چەند مانگێک، لەوانەیە چەند ساڵێکیش ببە، بەڵام نابێت تۆ یەئس بێنی، نابێت تۆ بێ ئومێد ببی. فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. سبحان الله، ئەگۆڕێت ناشگۆڕێ بەس ببێتە کەسێکی ئاسایی، بەڵکو ئەبێتە کەسێک لە دۆستە نزیکەکانت، لە برادرە خۆشەویستەکانت. فإذا الذي بينك وبينه عداوة
كأنه ولي حميم. أما موقفي شرعي صحيح لمو بويا تماشاك إخوائي تعالى ومن فيرك ألا برامبري خرافت شاك بنوينين إيما كسيك برامبرد عبوسي أنويني خۆی درژەکە دەمچاوی درژەکە تۆ بە دەمچاوێکی کراوەوە بە زەردەخەنەوە بڕۆ دەمیەوە کەسێک پشتت تی هەڵەکا و وەکو بڵێ کە ئەنەهو حەسابت بۆ ناکا بە پێچەوانەوە تۆ کە بەرامبەری ڕۆیشتی بە سێنگێکی فراوانەوە بچۆ بەرامبەری کەسێک سەلامت لێ ناکات تۆ بیلعکس بە پێچەوانەوە بە جوانتر سەلامی لێ بکە با جارێ دوو سێ هەر نەیسێنێتەوە هەر بەردەوام بە تۆ کەسێک پەیوەندی خزمایەتی پەیوەندی برادەری و هاوڕێتیت لەگەڵا ئەبچڕێ تۆ بە پێچەوانەوە بە قسەی شیرین و بە گفتاری شیرین و هەوڵ دە سەردانی بکە و هەر ڕێگایەک بدۆزەوە مناسبە و بۆنەیەک بدۆزەوە بۆ ئەوەی بچی بۆ لای و سەردانی بکەیت کێ ئەوێت وات پێ بکە ئستفزازت بکە غرجاری وا هەیە تەماشاکەی کەسێک هەیە هەر حەزەکە تووشی هەڵەت بکە حەزەکە تووڕەت بکە بە پێچەوانەوە هەوڵ بدە پشت بەخوای گەورە بۆسە و لە بەرامبەر ئستفزازەکەی ئەو تۆ شتی چاک بکە بويا شاعر الله وإذا بليت بشخص لا خلاق له فكن كأنك لم تسمع ولم يقل أجر توش بلا ما ابتلاء إخوائي باب زانن يعني توش أبين وأنا زانن مثلا بون منها كومل يخلق توش أبي هم لحمو لا يسبون من دوكس لهر وز إيشكا لا إيشكانا أجر إيشكان وكو يكوا به بون من بقال بن هردجان بون من دكتور بن هردجان بون من موظف بن لە شوێنێکا و تەماحیان هەبێ پلەپایان بەرز ببێتەوە بۆ نمونە مامۆسای ئاینی بن ئەمە طبیعەتی ژیانە دائیمەن منافەسە لە بینیانە هەیە یەکێکیان لەوانەیە گوێی نەداتێ بەس ئەوی تریان هەر زۆر بەجددی ئەیگرێت جاری وا هەیە ئەیگەێنێتە حەدی دوژمنایەتی و دژایەتی کردن کاتێ ئیبتیلا بووی بە کەسێکی واوە خۆتی لێ کڕکە کوردوەتەنی ئەڵێ خۆتی لێ کڕکە و کە ئەنەهو نایبیسیت پیاوچاکان وتویانە ليس الغبي بسيد في قومه إنساني جيل نابيت قوري قومك خوي هرگيز نابين جيل ببيت قوري سر قوري قومك خوي بلام كي أبي بسر سر قوري قومك خوي لكن سيد قومه المتغابي بلام أو كسانا أبن بريش سبي ودم سبي وبياوي قور لنا وخلقا كخويان جيلكن لآستي كسي نفام لآستي كسي خراب تو ئێسا کەسێک منافەسەت ئەکا لە شتێکا کە هەیتە تۆ خۆتی لێگێڵکە بەوە گەورە ئەبیت بەوە بەرز ئەبیتەوە سەیری سەرئەنجام بکە لە کۆتاییە پاش چەند ساڵێ سەیرەکەی ئەو کەسەی کەوا خۆی گێڵکرد بەرز بوویەوە ئەو کەسەشی کەوا هەر بەردەوام حەزەکە دژایەتی کە ڕۆژ بە ڕۆژ ئەخچێتە ناخی زەویە ئەبوو بەکری سیدیق خوای لێ ڕازی بێ ئەگەر لە بیرتان بێ لە خزمەتی پێغەمبەرا دانیشتبوو بوو کابرایە کاتە ژوورەوە بڕێ جوێنی ناشرینی بە ئەبوو بەکری سیدیقدا لە بەردەمی لە خزمەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئەبوو بەکر وەڵامی نەدایەوە جارێ دوو سێ لە ئەخیرا وەڵامی دایەوە وتی ئەوەی واوە من ئەڵێی لە خۆتا هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵسا لە مەجلیسەکە و ڕۆیشت ئەبوو بەکر کەوتە شوێنی وتی ئەی پێغەمبەری خوا لە قسەکەم تووڕە بووی ئەی پێغەمبەری خوا ئەی گوێت لێ نەبوو ئەو هەر قسەی کرد من هەر بێدەنگ بووم هەر خۆمم گرت هەر خۆمم گرت فەرمووی ئەلەو کاتانەی کە ئەو قسەی بە تۆ ئەکرد خوای تعالی مەلائیکەیەکی ناردبوو ئەو هەرچی ئەوت وەڵامی دایەوە بەس کە تۆ وەڵامت دایەوە مەلائیکەکە ڕۆیشت بۆیە من لە مەجلیسێکا دانانشم مەلائیکەیتیان بڕۆ ئەمە بوو بە دەرز بۆ ئەبوو بەکری سیدیق لە پاشان ئەی فەرموو لەو ڕۆژە بەدواوە ئەبوو بەکری سیدیق ئەی فەرموو ئین کانە هەر کەسێ باتایە قسەیەکی غەڵەتی پێ بکردایە ئەی فەرموو ئین کانە فیە ما تەقول ئەدعو الله أن يغفر لي وإن كان ليس في ما تقول أدعو الله أن يغفر لك أجر أويك توأي لي بمن أجر تياما هيا داواكارم خواليم خوش ببي وأجر لمني شانية وتو بختيانم بهلا بسي داواكارم خوالتو خوش ببي تماشاي أم مدرسة يبكن مدرسة أصحاب كاني في غمرو پرورد كراوكاني دسي في غمري خواه صلى الله عليه وسلم كابرايك أقاب بتلبيك صحابة كان بتلبيك لقطاب خانة كيف يغمر صلى الله عليه وسلم إبراهيم كري أدهم مشهورة يكيك لبياو تشاكان أقال بي الله كابرايك جولكا مسلمان إشنا جولكا كالولاتي إسلام أجي صقك يا بدا سوا والرشميك صقكي قرتوا
کە ئیبراهیمیش دای بەقەیە ئیتر هیچی نەوت، چونکە ئەمە کابرا یەهودیە و ئەمانە ئەم لای گرت لە تووتکەکە، ئەم لای گرت ئەم لای گرت. جا ئەم لە جیاتی ئەوەی کەوا بە ئەدەبەوە تەعاملی لەگەڵا بکا کە ئەوە نەخۆیشی دوورۆ گرتەوە، وتی ئیبراهیم باشە کلکی سەگەکەی من پاکە یا ڕیشی تۆ؟ لا حول ولا قوة إلا بالله. بەڵام وەڵامی ئیبراهیم چی ئەبێ؟ ئەفەرمێ ئەگەر ڕیشەکەی من بەهەشتی بێ، یعنی ئەگەر ڕیشەکەی من بڕاتە بەهەشتەوە و بەهەشتی بێ، ئەوە بە تەئکید ڕیشەکەی من لەوە پاکترە. بەڵام ئەگەر ڕیشەکەی من جەهەنمی بێ، بەڵێ کلکی سەگەکەی تۆ لە ڕیشی من پاکترە. یا سبحان الله. عمەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی مسلمانانە، ڕئیسی دەوڵەتی ئیسلامە، عادیلترینی خەلیفەی ئەو وەختانەتانێ. شەوێک لە شەوەکانی ڕەمەزان دێتە مزگەوت، ئیتر دیارە هەڵەسێ و کاتەوەک ئێستا گڵۆپ و شت نەبووە، دنیا تاریک بووە، کابرایەکی شەڵاژیاوە خەوتووە. پێ ئەناتە پێی کابرایە نازانێت، یعنی شتێکی داتەبان خۆیان نەیزانی، پێی ناوە پێ. کابراش یەکسەر داپەڕی، ئیتر بەبێ یەک و دوو یەکسەر وتی بابە تۆ کوێری؟ یەکسەر حیمایەکان کردیانە شمشێرە. عومەر فەرموویەوە خەریکی چین. کابرا پرسیارم لێکە ئەڵێ کوێری؟ منیش پێ ئەڵێم نەخێر کوێر نیم. تەواو، هەر ئەوەنە، هەر ئەوەنە، هیچی تری ناوێ. خۆ ئەو قسەی ئەوە نەنووسراوەتە منەوە ئیتر هەتا ماوە من ببمە کوێر بە قسەکەی ئەو. قسەیەکە کردی منش وەڵامیم دایەوە. ئێمەی مسلمان یەکێ لە گەورەترین کێشەکانمان ئەوەیە دائیمەن بۆ نەفسی خۆمان شتەکەین. کەم جار لەبەر خاتری خوا کارەکانمان ئەنجام دەین، بۆیە ئێمە تووشی کێشە ئەبین. زۆربەی جار یەکێک لە پیاوچاکان مەشهور بوو بە نەرمونیانی، بەوەی هەر کەسێ هەرچی بڵێ غەڵەتی پێ بڵێ ئەو وەڵامی ناداتەوە. مەشهور بوو لە ناو خەڵکە. کابرایەکیش زۆر قینی لێبوو، وتی ئەمڕۆ فەزحێکەم لە ناو خەڵکە، وای پێ ئەەکەم ئیسپاتێکم بۆ خەڵک، ئەمە ئەو زەلامە نییە وا خەڵک ئەوەنە ڕێزی لێگرێ و احترامی ئەگرن. بە یەکێک لە غوڵامەکانی ئەوانەی کە غوڵامی ژێردەسی ئەون بەکرێ گرتویانێتی، وتی ئەمڕۆ ئیشێکم لە تۆ ئەوێ، ئەمەوێ بە جوانی جێبەجێی بکەی. وتی ئیشەکەت چییە؟ ئەم لە خزمەتتام. وتی ئەمەوێ فڵانە کەس ئەگەڕێتەوە لە بازار حتا ئەگاتە ماڵی خۆی تۆ جمێنی پێ بدەی، لێشتیدا لە بەردەستیا بۆ سەبا لێتدا. وتی سەرچاو تۆ چی ئەفەرمی؟ من حازرم. کەوتە شوێنی لە دوکانەکەی خۆی دەرچوو لە بازار، ئەم کەوتە شوێنی طبعا کە خەڵک دێتەوە ئێواران لە بازار قەرەباڵغیەکەی لەسەر جادەکان. ئەم کابرایە کەوتووە شوێنی بەردەوام جوێنی پێدا، لە پشتەوە دەمترێک کەوتووە دوای ئەو ڕێیەکرد، ئەمش لە داو جوێنی پێدا، قسەی ناشرینی پێکرد. ئیتر ئەوەی بێتە دەمێ، ئیش کە ئەنەهوو بە ئەوی نییە. ڕێگای خۆی ئەگرێ بە جوانی تا ئەگاتە نزیکی کۆڵان و گەڕەکەکەی خۆی، لەوێ ئەوەستێ و بەرەکاتە لای ئەم گەنجەوە. گەنجەکە ئەڵێ یەوکو بڵێ لە دڵی خۆی وەڵا تووڕەم کرد، یعنی وەکو بڵێ گەشتم بەوەی کە خۆم ئەمویست، ئەڕاتە نزیکیەوە ژێر دەمیەوە. ئەویش بانگێکە وایە زانێ لێدا خۆی حازر کردووە بۆ لێدان. بانگێکە ئەڵێ کوڕم بێرە ئەیراوە لە بن گوێچکیا پێڵێ کوڕم هەرچی جوێنت تێ ئیسە بە هێواشێکەوە پێم بڵێ، هەرچیت حازر کردووە بیڵێ، چونکە بڕۆینە ناو گەڕەکەکەەوە ئەترسم بەخوا خەڵکی گەڕەکە من ئەناسن، قبول ناکەن تو ئەم قسانە ئەەکەی، دوای ئەترسم ئازارت بدەن و لێت بدەن، بۆیە هەرچیت هەیە کوڕم لێرێ بیڵێ. ئەویش دێتۆ ڕێک حکایەتەکە بۆ کابرا باسەکە ئەڵێ بەخوایە من غەڵەت بووم، واللهی ئەمە لەوەش زیاترە کە خەڵک ڕێزی لێگرێ. جابراینە ئێمە شەیطان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثێکە فەرمێ شەیطان مەیئوس بوو کەوا لە جەزیرەی عەرەبا جارێکی تر بپەرسترێ. حەدیثێکی صحیحە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە. ئەفەرمێ شەیطان مەیئوس بوو جارێکی تر لە وڵاتی جەزیرەی عەرەب مەبەستی ئەو شوێنانەیە کە ئیسلامی پێگەیشتوو لەو کاتە لە کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جارێکی تر شەیطان ئیسلام گەیشتە ئەم وڵاتە، شەیطان ناتوانێت بتبێرێ و خەڵک بپەرستێ، مەیئوس بوو، بێئومێد بوو لەوە. بەڵام بەینتان تێک ئەدا، وەلاکن فی التەحریش بەینەکم. ڕۆژێکیان معاویەی کوڕی ئەبوو سوفیان رضی الله عنه صحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەگەڵ عەبدوڵای کوڕی زوبەیرا کێشەیەکیان ئەبێ، ئەویش صحابەی پێغەمبەرە رضی الله عنه، خۆی و باوکیش و دایکیشی هەمویان صحابەی پێغەمبەرن.
لە چیا زەویەکیان باخەکەیان نزیکێکە عەبدوڵای کوڕی زوبەیر و معاویە خۆیان لێ ڕازی بێ باخەکەیان نزیکێکە ئەوانەی طبعا معاویە ڕئیسی دەوڵەتە ئەو کاتە ئەم کاتەی کە ئەم حکایەتە ڕووەدا معاویە ڕئیسی دەوڵەتە کاتێک ئەو کرێکارانەی کە ئیشەکەن لە ناو باخەکەی معاویەیە بە نەزانینەوە بڕێک لە باخەکەی هین دیارە دیوار ئەڕمێنن و دیواری تازە ئەکەن یان شتێکی ئەلەو شێوازە نازانن تۆزێک لە باخەکەی هینی بەرەکەوێ عەبدوڵای بەرەکەوێ عەبدوڵای کوڕی زوبەیر بۆیە عەبدوڵای کوڕی زوبەیر نامەیەک ئەنووسێ و تایە ئەنووسێ لە عەبدوڵای کوڕی زوبەیرەوە بۆ معاویەی کوڕی هند بخۆری جگەری سەحابەکانی پێغەمبەر ئەوە هند معاویە کوڕی ئەو هندەیە کە لە جەنگی ئوحودا کە سێنگی لە کاتێکە کە ئەو کافر بوو سێنگی حەمزەی شەق کرد و جگەرەکەی دەرکرد و ئەگەر لە بیرتان بێ بەڵام دوای ئەوە خوای تەعالا هیدایەتی دندا و دوای فەتحی مەکە و ئەبن بە موسڵمان و ئەبن بە کەسایەتیەکی چاکیش لە ئیسلامە بەڵام ئەم طعنیەکە بەو حاڵەتە ئەم طعنیەکە بەوە کاتێ نامەکە ئەگاتە معاویە ڕئیسە بانگی کوڕەکەیەکە ئەڵێ ئەمە لە عەبدوڵڵاوە بۆم هاتووە تۆ ڕێیت چییە ئەڵێ سوپایەکی بۆ بنێرە سەرەتاکەی لای ئەو بێ و کۆتایەکەی لای خۆت بێ ئەڵێ نا خواوا فێرمانی نەکردووە نامەیە وەرەقەیەکم بۆ بێنە قاقەزێکی بۆ دێنێ و تایە ئەنووسێ لە معاویەی کوڕی ئەبو سوفیانەوە بۆ عەبدوڵڵای کوڕی ئەسمائی ذات النطاقین بۆ عەبدوڵڵای کوڕی ئەسما کە ئەسما خوشکی کچی ئەبوو بەکرە ذات النطاقین ئەو کاتەوە پێغەمبەر هیجرەتی کرد صلى الله عليه وسلم هیچ نەبوو بخچەکەی پێ ببەسێ ڕۆی پشتوێنەکەی خۆی بەس کوت کرد و کردی بەدوو لەتەوە و بخچەکەی پێغەمبەر ئەوەی کە ئەیبردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی بەست بۆ هیجرەت و کۆچکردنەکە بۆیە ناسرا بە ذات النطاقین ئەم ئاوا جوابی دایەوە بۆ عەبدوڵڵای کوڕی ئەسمائی ذات النطاقین من زۆر داوای لێبردنەکەم کە کرێکارەکان وایان کردووە لە ئێستا بەدواوە خاوەنی ئەو باخەی تەنیشتت کە هی منە تۆی بە هەدیە و بە دیاری ئەیدەم بە تۆ ئاوا یعنی پیاوچاکان و سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا معاملەیان لەگەڵ یەکا کردووە داواکارم خوای گەورە ئیسلاحمان بکە هیدایەتمان بدە لە هەموو خراپەیەک بە دوورمان بگرێ یا ربی خوایە لەو کەسانە بین کەوا ئەهلی حلم ئەبین یا ربی لەو کەسانە بین کە بەرامبەر بە خراپە چاکە بنوێنین یا ربی خوایە لەو کەسانە نەبین بەرامبەر بە خراپە بنوێنین یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیدایەتمان بدە نوری ئیمان بخەرە دڵەکانمانەوە دامەزراومان بکە لەسەر ڕێگای ڕاستەقینە یا ربی خوایە بمان کەرە قوتابیەکی ڕاستەقینەی مەدرسەکەی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم یا ربی لە هەڵگرانی سنەتی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین رحم بە مردوەکانمان بکە یا ربی شیفای نەخۆشەکانمان بدە یا ربی خوایە ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێ کردین یان ئەو نەخۆشانەی چەند کەس داوای لێ کردوین خوایە شیفایان بدە یا رب العالمین ئازاریان کەم بکەیتەوە یا رب العالمین یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە تەبایی و برایەتی و خۆشەویستی بخێرە نێوانمانەوە یا ربی ئیسلاحی حاڵی مسلمانان بکە یا ربی خوایە ئەم قەیرانەی کە باڵی کێشاوەتە سەر ملەتەکەمانە نەیتێڵی بەرەکەت خەیتە دەغڵ و دانی کوردستانمانەوە بەرەکەت خەیتە کارەبای کوردستانەوە بەرەکەت خەیتە سوتەمەنی کوردستانەوە یا ڕەبی بەرەکەت خەیتە هەموو کارێکی خێری ئەم ملەتی کوردەوە یا رب العالمین ئامین ئامین. خۆشەویستەکانم ئەو شتانەی کەوا زۆر یارمەتی ئینسان ئەدا بۆ ئەوەی ئینسان بتوانێ بەرامبەر بە خراپەی خەڵکی ئەم چاکە بنوێنێ لەو شتانەی کە یارمەتیمان ئەدابرا بە ڕێزەکانم ئیخلاسە بۆ خوای تەعالا. براینە ئەگەر ئێمە کارەکانمان بۆ خوا نەبێ واللهی بەرامبەر هیچ قسەیەک ناتوانین تەحمل بکەین. کاتێک غەڵەتێکت پێکا لە ناو مەجلیسێک لە مەجلیسەکانە غەڵەتێکت بەرامبەر ئەکا یان لە شوێنێکی تریشە ئەگەر تۆ بۆ خوا نەوێ ناتوانی خۆت بگری، ئەگەر بۆ خوانەوی ناتوانی کەظمی غەیظ بکەی کە خوای تەعالا یەکێک لە صیفاتی ئیمانداران ئەفەرمێ والکاظمین الغەیظ، ئەوانن کە قینی خۆیان ئەخۆنەوە لە ناو دڵیانە لەبەر خاتری خوا. ئەوە خاڵی یەکەم. دووهەم زۆر دوعاکردن، زۆر پاڕانەوە لە خوا،
ها خوای تعالى لقرآن فيرمانك كوابلين والذين جاءوا من بعدهم خوای تعالى باسي صحابة كان أكا فضليان أكا لسورة حشر باشان أفرمي وأواني لدواي صحابة كانتين دعاء كان لدعاء كان يعني أم دعاء لبركن زور ضرورة ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان خوايا لمن ببورة ولو برايانيش من ببورة كبيش إيما كوتن لإسلامتيا ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا يا ربي خوايا هيج بغزيك وغليك وحقد وقينيك لضل معنا دروس مكا برامبر بإيمان داران بما بوانيك إيمانيان هناوا أم دعاية زور بكن برابر رزا كانم زور ضرورة دعاء پاشان برابر رزا كانم أبي بزانين كإنسان أجر برامبر بخرابي خلقي چاكي نوان إسراحات بدلت دا سبحان الله اگر کەسێک بەرامبەرت خراپەیە بکە یەک فیشەکیشی پێوە بنەی بیکوژی ئیسراحەت ناکەی بەڵام یەک شت ئیسراحەتت پێدای بەرامبەر خراپەکەی چاکە بنوێنە والله هەست بە ئیسراحەتێکەکەی لە ناو دڵەوە کە ئەنە و پادا شتێکی زۆر گەورەتیان داوەتەوە یعنی کەوابوو چارەی ئەو قسەی کە خەڵق ئەیکا یان ئەو بوختیانانە یان ئەو غەڵەتانە بەکردەوەش بێ بەرامبەرت ئەیکەن ئەوەیە کە تۆ چاکە بنوێنی چونکە ئەو چاکەیە إسراحات بدلتش أداو مرتاح تكاد يكيك لصفات أولياء خوا يكيك لصفات أولياء خوا كخواي تعالى لقرآن باسي أكال سورة مائدة آية بنجاو شوار أويك خواي تعالى أفرمي أذلة على المؤمنين أعزة على الكافرين كابرايك برانبرد غلط يكاكا بير كروا أو كابرايك غلطك مسلمان يا كافره يكسر يتربير لو ما كروا ما تشي حزبك ايدي منا برامبر جماعتك منا لا 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 خواي قرا وي داوانا كردوا او هموي شيطان او انا دروسك لنا ومسلمانانا ايمان دار يا كافره اگر ايمان دار بي خواي تعالى افرمي اذله على المؤمنين صفات ايمان داران او برامبر بيك ذليل آية ايمان دار تكوابو من ذليل بنبوي هرچی لدستی بابی جیتی هرچی اتوانه بابی که لبر خاطری خوا من لی بیدن ابم بکورتی اوانه قصه ازانن زورم بلام اوانه که او قصانه اکن بعمل کمن برابر رزا کانم با هول بدین لو کسانه بین کوا قصه کان اکن بعمل بقدری توانا هول بدین لو کسانه بین که كاتي اشتيك الين عملي بيبكن مأمون عليه بالرحمة به خليفة مأمون عليه نحن إلى أن نوعظ بالأعمال أحوج منا أن نوعظ بالأقوال إما زياتر آموشگاري قصة كردن زورة يسحلم شارع پانزة شانزة خطبة جمعة هي قشتي آموشگاري كر زورة تلفزيون كان بكروا چوار پينج قناة بس خطبة ديني أدا بس كاري دي. أما قصة كر زورة بس چنيك عمل براين الزوربي ولاتكان كهاتنا ناو إسلامو حر دواي إيران حتى أغات أندونيسيا أو بري دنيا بس أندونيسيا 3000 دورگه بس أندونيسيا 3000 جزيرة 3000 جزيرة إيسا نفوسيا نزيكي 600 مليون همويان بخوا نبا شمشير نبا همويان بعمل بخوا بقسيش نبونا مسلمان قصة عن بوبك قصة كسب قصة كاتي قصة كي بو خلق سير عملكاتك بويا بعمل خلقاتنا وإسلام وجاء خليفة مأمون عليه إما أو نبي ويسمان بآموشگاري عمل هيا بيويسمان بآموشگاري وتنمية قصة كردن عائشة كاتي برسياري ليه كان بيغمر چون بو عليان بيغمر أخلاقي چون بو عائشة أفرمي أخلاقي بيغمر قرآني بو قرآن بيغمري خواص الله وسلم تنها أم قرآني بو خلق باس نكر ها قرآن كبير خلقي فير قرآن خويندن بك بيغمر صلى الله عليه وسلم كقرآني بو خلقي أخونا وخلقي فير كرد أي فيري شي كردن شون عملي بيبكن قرآن كي لخويا جيبجي كرد بو بيغمر صلى الله عليه وسلم جاء ما أقرب ما إسلامي شيرين كخوي إسلام زور جوان وشيرينه ما نويت جوان تري كين وشيرين تري كين لدلي أو كساني كباورنا ضعيفة نيوجنا كان عرق خون خرافة كان يا أو كساني كهر باوريان بينيه بما نويت جواني كينو بوا أبي خلق بتوقيني بوا أبي جوان وخلق بدي بوا أبي زبري بنويني بوا أبي أخلاقي ناشرين خلق فيك والله بفيت شوان والله أو كساني واكن والله لواني أجر بخويان بزانن أمانة دجمني إسلاما إسلام بوانا جوان نابي إسلام بوا جوان أبي توكوا
ئیسلامەتەکە ئەو قورئانە لە گیانی خۆتا تەطبیق بکە، جێبەجێی بکە، عەمەلی پێ بکە، ئەو کاتە دڵنیا بە خەڵک هەر بتبینێ یەکسەر معجەبە بێ بە دینەکەت. داواکارم لەو کەسانە بین ئین شاء الله تعالى. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء